سانە مام یوسف پەشیمانە لە کاری مۆدێلی لە سۆشیال میدیا دوور دەکەوێتەوە داوای لێبوردن لە کێ دەکا بۆچی پەشیمانە لەو وێنە و ڤیدۆیانەی بڵاوی کردوتەوە هەمووی ڕەش کردوتەوە ئەویش بەنیازی شوکردنە هیچ کەسێک ناچاری نەکردو بۆ ئەوەی ئەو قسانە بکە و پۆسەکانی ڕەش بکاتەوە و داوا لە خەڵک دەکا هیچی تر وێنە و ڤیدۆکانی بڵاو نەکەنەوە و داوای گەردەن ئازاییش لە خەڵک دەکا مۆدلەکان بۆچی دەست پێشخەری دەکەن یەک لە دوای یەک لە سۆشیال میدیا دوور دەکەونەوە هۆکارەکەی چییە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سلااو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت شێرت بیر نەچێ وەروە سەبسکرایب کەناڵەکەمان بکە و زەنگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسوی بابەتەکانمان ببینی وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی وەروە دەتوانین لە ڕێگەی سناپچاتەوە ڕاستەخۆ پەیوەندیمان پێ بکە ئێمەش وەڵامتان دەدەینەوە. سانای مام یوسف خەڵکی شاری سلێمانیە و لە ئێستادا لە شاری سلێمانی دەژێ سەرای دەرکەوتنی هەڵایەکی گەورەی نایەوە لە سۆشیال میدیا بە قسە سێرەکانی و هەندێک جار هەڕەشەی لە خەڵک دەکرد و هەندێک جاری تریش خەڵکی تر هەڕەشەی لێ دەکرد بەڵام لە کۆتاییدا بە قسە حەقوڕەقەکە ناسرا بوو. سانای مام یوسف لە کۆتایی پۆستیدا باز لەوە دەکاتن واز لە کاری سۆشیال میدیای دەهێنێ وەکو مۆدێلێک بە شێوازێکی جیاواز دەردەکەوێتەوە. بۆچی هۆکارەکە چیە؟ پەشیمانە لەو کارێک کردوێتی وەکو کاری مۆدێلی تاوکو ئێستا لەگەڵ چەندین کەسایەتی ناو سۆشیال میدیا کەوتۆتە کێشە یەکێک لەوانە هونەرمەندی کۆمیدیا هەمکۆ کە ماوەیەک چەند قسەی نەشیاویان ئاڕاستی یەکتری دەکرد وەروەها دواتر سانا لەگەر ئەستێرە کەریم وەکو چالەکوانی سۆشیال میدیا ئەستێرە کەریم خۆی ناساندەوە بە خەڵک لەگەڵ ئەو ماوەیە قسەی نەشاویان ئاڕاستی یەکتری دەکرد هەر جارێک سانا لەگەڵ هەر کەسایەتیەک لێ ببایە مەقالی ئەوە ڕاستە و خۆ ناوبانگێکی زیاتری بۆ خۆی پیا دەکردووە زیاتر خەڵک چاویان دەکەتە سەری و ماوەیەک پێش ئێستا لەگەڵ ڕێژنە هێمن لێ بۆ دەمەقالی و ڕێژنە چەندین وێنەی کۆنی سانای بە خەڵکی پیشاندا و خەڵکێکی زۆریش سەیری وێنەکانیان کرد بەڵام سانەوەتی وەڵامی دەدەمەوە چاوەڕێکەن بەڵام بێ وەڵام ماوەی هیچ وەڵامێکی نەداوە. وەروەها سانا لە نوێترین دەرکەوتنی باز لەوە دەکاتن واز لە کاریش سۆشیال میدیا دێنێەوە گشت پۆستەکانی لە ئەکاونتی ئینستاگرامی ڕەش کردو وتیشی ئەم جارە بە شێوازێکی زۆر جیاواز دەگەڕێمەوە وواز لەو کارانە دەهێنم کە کاتی خۆی من کردو من وەروەها ئەو وێنە و ڤیدۆیانەی کە کاتی خۆی بڵاوم کردەوە پێم خۆشە هیچ کەسێک ئەو وێنە و ڤیدۆیانەی من بڵاو مەکەنەوە وەروەها دەڵێن ئێستا خەڵکێکی زۆر باز لەوە دەکاتن سانای مام یوسف لەبەر هاوسەرگیری ئەو کارانە دەکاو لە سۆشیال میدیا بە شێوازێک دەرناکەوێ کە پێشووتر دەرکەوتۆ و خەڵک وا دەڵێ کە بەنیازی هاوسەرگیریە بەڵام من لە ئێستادا بەنیازی هاوسەرگیری نیمە بەڵام بابەتێکی تر لە گۆڕی هەیە ئەویش بەنیازی ئەوەمە دووبارە دەست بە خوێندن بکەمەوە دەست بە ژیانی ئاسایی خۆم بکەمەوە دوور بکەمەوە لە چاوی بینەر بۆ شێوازێکە پێشووتر هەبوومە. وەروەها خەڵکێکی زۆریش لەبارەی ئەوەوە کۆمنتی خۆیان دا و زۆربەی خەڵک گوتیان ئایا سانە کەسێک هەڕەشەی لێ کردووی یاخود کەسێکی تر بە شێوازێکی زەبر ئەو کارت پێ دەکا ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر ئەو شتەیە هیچ ئەوانە ڕازنینە و دوورن لە ڕاستی من وا پێم باشە و گەیشتومەتە ئەو قەناعەتەی واز لەو کارە بێنم کە پێشووتر دەم کرد و لە ئێستاشدا زۆر دڵم خۆشە ماوەیەکی زۆر لەگەڵتان بووم لە سۆشیال میدیا لە ئینستاگرام و سناپچات وەسانە تاوەکو چەند ڕۆژێک پێش ئێستا قسەی بە خانمە مۆدێلێک دەوت بەڵام لە نوێترین ڤیدۆی باز لەوە دەکاتن داوای لێبوردن لە هەموو لەو کەسانە دەکەم گەر بە کۆمنتێکیش دڵیانم هێشاند بێ وەروەها قسەکانی سانەوا دەردەخات گەردن ئازایی لە خەڵک بکاتن پێیان دەڵێ گەردەنم ئازا بکەن ئەگەر بۆ ساتێکیش بێ دڵی ئێوەم ئازاردا بێتن و داوای لێبوردنتان لێ دەکەم. سانا یەکێک بوو لەو خانمانەی کە سەرەتا وەکو مۆدێل دەرکەوت
ئەو کاتێک کە سانا دەرکەوت وەکو کاری مۆدێلی ئافرەتی کورد زۆر بە کەمی دەردەکەوتن وەسانە چەندین لێدوانی داوە تاوەکو ئێستا وتوێتی ئەو هەندێک خانم کە دەرکەوتنەوەکو مۆدل کاری مۆدلیم لە پێش چاو کەوتووە وا دیارەسانە ئەو هۆکارانەیە کە وازی هێناوە لەبەرەوەی کاتێ ئەو دەستی پێکرد مۆدلەکانی کوردستان بە پەنجەی دەست دەژمێردران و چەندین کەسایەتی ڕەخنیان لە سانا گرت وتیان تۆ بە نەشتەرگەری و بە هەمەلیاتی مەهیدا خۆت بۆ مۆدلی لاواز کردوتەوە بەڵام سانا گوێی نەدا هیچ ئەو قسانە هەموو کاتێک وەڵامی ئەو کەسانەی دەداوە کە ڕەخنیان بەرامبەر ئەو خاتوونە دەگرێت خۆی بێدەنگ نەدەکرد و هەموو کاتێک گسکەترین ڕەخنیان لێ بگربایە بە تایبەتی کەسە بەناوبانگەکان ڕاستەوخۆ وەڵامیان دەدا و لە هیچ کەسێک خۆش نەدەبوو سانە ئەو خاتوونە بوو کە وەکو کاری مۆدل هەموو خەڵکی لە خۆی کۆ کردبەوە و کاری مۆدلیشی باش دەکرد و ماوە پرسیاری ئەوەیان دەکرد ئایا کاری مۆدلی ئەوەندەی قازانجە تۆرجی کلاس و ڕانژەوە بەرباژۆی یاخود BMW مۆدل نوێ باژۆی ئەوێش تووڕە بوو گشت حەقدەکانی بە خەڵق پیشاندا و وتی من چەند ساڵە ئیش دەکەم حەقدەم لەگەڵ هەموو کۆمپانیایەکان هەیە و هەمووشی بە بینەران پیشادا دەبەرەوەی وتی من کار دەکەم نەوەک شتی تر گەر من وەکو خاتوونەکانی تر شتی خراپم بکرد بە لەگەڵ کارە مۆدیلەکانم ئەوە زۆر زیاتر شتی گران بەهاترم دەکڕی وا دیارەسانە تاوەکو ئێستا خاوەنی دوکانێکی جلوبەرگە لە شاری سلێمانی و خاوەنی ئۆتۆمبیلێکی جوانە و ماوەی چەندین ساڵ لە کاری مۆدلی دەکا ئایا تۆ یەکو بینەرێک پێت باشە ئەو مۆدلانە دانە بەدانە لە دوای یەکتری دەست لە کاری مۆدلی دەکشێنەوە و هانی کچەکانمان نادەن کە کاری مۆدلی بکەن و لەو کارە دوور دەکەنەوە ئایا تۆی بینەر پێت خۆشە هیچ لەو جۆرە مۆدلانە لە کوردستان بوونیان نەمێنێتن و بە هیچ شێوازێک مۆدلی وە لە کوردستان دروست نەبێتەوە ئایا پێت خۆشە کەس و کارەکەت ببێت بە مۆدل بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتیشتری بەناوبانگی کوردستان یا خود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێرتان بیر نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی وەروەها دەتوانانی لە ڕێگای سناپچاتەکەی کلیل میدیاوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەی بۆ هەر کارێکی بازرگانی بێت یاخود پرسیار و وەڵامێک بێ ئێمە لە خزمەتی ئێوە داینا هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.